45 ڕۆژ بەسەر دابەشکردنی دوایین موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستاندا تێپەڕی و تاوەکو ئێستا موچەی مانگی دوو هیچ هەواڵێکی نییە. خۆگەر لە ڕابردوودا بەهانەی نەناردنی پارە لە بەغداوە بنێشتە خۆشەی سەرزاری دەسەڵاتدارانی هەرێم بوو بێت، ئەوە ئەمجارە ئەنجومەنی وەزیرانی ماوە بەسەرچووی هەرێم بە فەرمی و بە ئاشکرا پارەی لە بەردەستە و دەڵێن دابەشی ناکەین. وەزارەتی دارایی حکوومەتی عێراق ماوەی هەفتەیەکە 569 ملیار دیناری بۆ موچەی موچەخۆران ناردووە. بەڵام دەسەڵاتدارانی هەرێم هەرچەندە داهاتی مانگونیوێکی ناوخۆ و خاڵە سنووریەکان و باج و ڕسومات، داهاتی فرۆشتن و بە قاچاغبردنی 300,000 بەرمیل نەوتی ڕۆژانە و هاوکاری هاوپەیمانانیان لە بەردەستە، بەڵام ئامادەنین دابەشی بکەن. بەپێی زانیاریەکانی پەیام، لا کۆبوونەوەکەی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستاندا مەسرور بارزانی بڕیاری داوە پابەندی بڕیارەکانی دادگای فیدراڵی نابن و ئەو پارەی وەزارەتی دارایی عێراق ناردوێتی دابەشی ناکەن. لە بەرامبەر بڕیارەکەشدا هیچ وەزیر یان فراکسیۆنێکی بەشدار لە حکوومەت ناڕازی نەبوون و وەزیرەکانی یەکێتی، گۆڕان، پارتی و پێکاتەکان پشتیوانی بڕیاری مەسرور بارزانی و پارتیان کردووە. دەست بە سەرداگرتنی موچەی مانگی دووی موچەخۆرانی کوردستان لەلایەن پارتی و یەکێتی و هاوبەشەکانیانەوە لە حکوومەتی مابەسەرچووی هەرێم لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا بەشێکی دیکە لە سیاسەتی برسیکردن و سزادانی هاوڵاتیان و دوژمنایەتی ڕاستەوخۆی خەڵک. لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا کە تەنانەت شەیتانیش بەسراوەتە و تاوانی پێناکرێت، دەسەڵاتدارانی هەرێم دەستیان بەسەر قوتی خەڵکدا گرتووە و هاوڵاتیان و موچەخۆرانیان تووشی برسیەتی و نەبوونی و هەژاری و قەرزاری و ئازاری گیرفانی بەتاڵ و شەرمەزاری لای ماڵ و منداڵ کردووە. فەرمانبەر و خانەنشینانی هەرێمی کوردستان دوایین دوو موچەکەوەریان گرتووە موچەی مانگەکانی نۆی ساڵی ڕابردوو و مانگی یەکی ئەمساڵن، چارەنووسی 3 مانگی پارساڵ و 2 مانگی ئەمساڵیش بەنادیاری ماوەتەوە. بێباکی دەسەڵاتدارانی هەرێم ئەوە دەخوازێت چی دیکە هاوڵاتیان و موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەم دۆخە قبوڵ نەکەن و لەم هەفتەیەدا هەڵوێستی کردداری بنوێنن و فشاری کردداری لە بایکۆتی دەوام و ڕاگررتنی کاری فەرمانگەکان بکەن.